طبيعي دهاتی هەرێمی کوردستان زۆر کەمی کردوتەوە لە نەتیجەی ئەو وەزعی کە لە کەرکووک ڕوویداوە زیاتر لە نیوە ئێستا نەوتەکەی هەرێمی کوردستان کەمی کردوتەوە بۆ تازدیر و بە تەکید ئەوە تەأسیر دەکاتن و نییە بڵێ تەأسیر نەکاتن هەموو هەوڵێکی ئێمە ئەوەیە ئەگەر ئێمە بکەوینە ڕێککەوتنێک لەگەڵ بەغدا کە ئێمە هیوادارین بکەوینە ئەو ڕێککەوتنە لەگەڵ بەغدا تەنها بەنسبەت ئێمە زۆر گرنگە مهمە بەغدا پابەندی ئەوە بێت کە موچەخۆرانی هەرێمی کوردستان بە تەواوەتی دابین بکات ئەوەیە بەنسبەت ئێمە و مەوزوعی نەوت پێشتریش باسمان کرد و ئێستاش ئێمە دەبێت دانیشتنێک بکەین لەو دانیشتنەدا بگەینە تەفاهمێکی مشترک ئەگەر فعلەن میزانیەی هەرێمی کوردستان ئەو 170 هەرێمی کوردستان بە تەواوەتی جێبەجێ بکرێتن ئێمە حاضرین مەوزوعی نەوتیشیان ڕادەست بکەین و حاضرین ئامادەشین گفتوگۆ بکەین دەمانەوێ مهمترین شت ئەوەیە ئێمە حقوقی هەرێمی کوردستان ئەوەی کە بەپەی دەستوری عێراق داهاتووە و بەپەی ئەو ڕێککەوتنەی کە کاتی خۆی ئێمە کردومانە چونکە ئیحساء لە عێراق نەبووە لەسەر ئەساسی 70% ئێمە اتفاقمان کردووە و ڕێککەوتنەکەش ڕێککەوتنێکی سیاسی بووە هەر وەختی خۆی لەگەڵ بەغدا کردومانە هەر وەختێکیش ئیحساء هەبووە ئیحساء بکرێ بەپەی ئەو ئیحساءە ئەوەی ڕێژەی هەرێمی کوردستان دەستنیشان دەکرێت ئێمە پێمان وایە هەتا ئێمە دەگەینە ئەو مەرحەلەیە شتەکان دەبێ وەکو خۆی بمێنێتەوە و دەبێ گفتوگۆیەک دەست پێ بکەین لەگەڵ بەغدا بۆ هەموو ئەو کێشانێک کە هەیە لەگەڵ ئەوان مەسئلەی نەوت ئێمە ئامادەین